دایکانی دادخواست داغدار بەڵام جەسوور و تێکۆشەر. دایکانی دادخواست کێن؟ لەگەڵ گیانبەخکردنی ژمارەیەک لاو لە کاتی سەرهەڵدانی بزوتنەوەی جەماوەری ژیان ئازادیدا ڕێکخراوێکی مەدەنی سەری هەڵدا کە دوای ماوەیەک نازناوی دایکانی دادخوازی بۆ دانرا. ئەم ڕێکخراوە جەماوەریە کە ئاوێتەیەکە لە دایکانی ئەو ئازیزانەی کە لە ڕووداوەکانی ڕاپەڕینی ژینەدا گیانیان بەخت کردو گەلێک لە دایکانی دڵبرینداری دەستی ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای پێکهاتنیەوە تا دەگاتە ئەمڕۆ بەردەوام خەریکی چالاکی بوون و لە دژی سەزای ئیعدام و بۆ ئازادی زیندانیانی سیاسی خەباتیان کردووە. ئەو ڕێکخراوەیە بەهۆی پەیوەندیەک کە لەگەڵ لاوانی گیانبەخکردوو هەیەە بەردەوام لەلایەن جەماوەری خەڵکی ناوخۆی ئێران و ئازادی خوازان و خەباتکارانی دەرەوەی وڵات ڕێز و حورمەتیان لێگیرێت. ئەم ژنە نەترس و خەباتکارانە نەتەنها بەردەوام خوازیاری وەدی هاتنی مافە خوراوەکانی ڕۆڵەکانی خۆیان بوون، بەڵکو وەک بەشێک لە بزوتنەوەی ژنان و سەرجەم بزوتنەوەی جەماوەریش بە دەربڕینی دروشمی ئازادی خوازانە و ڕادیکاڵی خۆیان دەور و نەخشێکیشیان لە داسەپانی داهێنەرانەی شێوازی خەباتی ڕاشکاوانە و جەماوەریش هەبووە. ئێستا ئیتر دایکانی دادخواست تەنها خۆیان بەدایکی و گیانبەخکردوانە نازانن کە لە شۆڕشی ژینادا گیانیان لەدەستداوە، بەڵکو ئەوان بەشداری هەموو ناڕەزایەتی و خەباتێکن و بەردەوام ئەوەوە بیردێننەوە کە سەرجەمی ئەو کەسانەی کە لە خاوەران خەڵتانی خوێن کراون و سەرجەم گیانبەخکردووە بێناونیشانەکانیش بەڕۆڵەی خۆیان دەزانن و لە سەزانامەکانیشیاندا لە دژی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی ئەوانیان لە پاڕ ڕۆڵەکانی خۆیاندا داناوە. هاوپشتی خەباتکارانەی ئەم ژنە بە جەربەزانە بەڕادەیەکە کە خەمی نەمانی ڕۆڵەکانیان بە هاودڵی و هاوخەمی لەگەڵ دایکانی تازیەباری دیکە ساڕێژ دەکەن. دایکانی دادخواست لە ڕەوتی خەباتی خۆیاندا و بە کەڵک وەرگرتن لە ئەزمموی خەباتکارانەی ڕۆڵەکانی خۆیان فێری ئەوە بوون کە بە چه شێوەیەک خۆبگەن هەموو ئەو شوێنانەی کە ناڕەزایەتی و جموجۆڵێکی لێیە و هاودەنگ لەگەڵ خەڵکی تر لە دژی ئەشکەنجە و دەست درێژی و ئیعدام و بە مەبەستی ئازادی زیندانیانی سیاسی دروشمەکانی خۆیان بەرز بکەنەوە. دایکانی دادخواست هەر وەک خۆشیان زۆر جار ئاماژەیان پێکردووە خۆیان بەدایکی هەموو ئەو گەنجانە دەزانن کە لە ماوەی ئەم ساڵانەدا گیانیان لەدەستداوە، خۆیان بەدایکی هەموو ئەو گەنجانە دەزانن کە لەم ساڵانەدا یەخسیری ئەشکەنجەگاکانی ڕژیم بوون و ئێستا کەش هەن. بە بڕوای ئەو دایکە جەرگ سوتاوانە گرنگ نییە کە ڕۆڵە گیانبەخکردوەکانیان سەر بە چ ڕەوتێکی سیاسی بوون. هۆکاری هاوپشتی ئەوان ئازیزانی لە دەستچوو خەمی هاوبەش و خواستی هاوبەشی ئەوانە. خواستی هاوبەشی هەمویان ناساندن و بە سزاگەیاندنی بکوژانی ڕۆڵەکانیان و ئازادی بێشەرت و مەرجی سەرجەم زیندانیانی سیاسی و هەڵوەشانەوەی سەزای ئیعدامە. دایکانی دادخواست سەرەڕای ئەوەی کە بەردەوام لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەژێر چاودێریدان و ماوە ژمارەیەکشیان لێ زیندانی دەکەن و هەر ئێستاکەش چەند کەسیان لە زینداندان بەو حاڵەشەوە بە بەشداری بەردەوامیان لە گۆڕەپانی سیاسیدا بە دەربڕینی ڕاگەیانی هاوپشتی و بۆ پشتیوانی لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بە دەربڕینی هاوخەمی هەمیشەیی خۆیان لەگەڵ بنەماڵی زیندانیانی سیاسی خۆشەویستی و جێگە و پێگەیەکی کۆمەڵایەتی باڵایان بۆ خۆیان دەستە بەر کردووە. زۆربەی خەڵک لە نزیکەوە ئاشنای ئەو ژنە لە خۆبرد و خەباتکارانە و ئاگداری هەڵوێستە ڕادیکاڵ و مرۆیەکانی ئەوان و لە هەموو شوێنێک و هەمیشە لەلایەن خەڵکیەوە ڕێزیان لێدەگیرێت. ئەو دایکانە نەتەنها لەلایەن جەماوەری خەڵکی ئێرانەوە پشتیوانیان لێکرێت، بەڵکو لە دەرەوەی وڵاتیش بۆ پشتیوانی لەوان و خەباتەکەیان گەلێک ئاکسیۆن و ڕێدەخرن. ئەوە تەنها دایکانی دادخواز نین کە خوازیاری ئازادی بێ ئەملاو ئەولای سەرجەم زیندانیە سیاسیەکانن، ئەوە تەنها دایکانی پارکی لالە نین کە پێیان وایە ئیعدام کوشتنی بەیان قەستە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدامن، ئەوە تەنها دایکانی دادخواز نین کە لە بەرامبەر توندوتیژی و هەڵاواردنی سەر ژنان بێدەنگ نابن. سەرجەم دایکانی جەرگ سوتاوی وڵات، دایکانی سەرجەم زیندانیانی سیاسی، هەموو ژنان و هەموو مرۆڤە شەریف و مرۆڤ دۆستەکانی وڵات خوازیاری بێ ئەملاو ئەولای زیندانیانی سیاسی و نەیاری هەر چەشنە توندوتیژی و کوشت و کوشتارێکی مرۆڤانن. تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە تەواوی توانایەوە لە دروشمە سەرەکیەکانی ئەو ڕێکخراوە خەباتکارە کە دەڵێن زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێ و سزای ئیعدام دەبێ هەڵوەشێتەوە پشتیوانی ئەکات.